عزیزان ئەم جارش هاتینەوە بۆ لای ئێوەی خۆشەویست ئێمە بیری ئێوەمان کرد ئێوەش بیری ئێمەتان کرد سۆ هەرچۆنێک بێت بیرم کردی بیرت کردم ئێستش هاتینەوە و بەردەوامین لە قۆناغی یەک ئەویش سۆران بەرزان وە ناوچەی دەوروبەر هەر بەردەوامن لیجنەی خۆشەویستانی مامۆستا هەڵکەوت دکتۆر محەممەد زازا لەگەڵ برای بەڕێزمان هەمەگیان هەموو لایەک بەردەوامە هەموو لایەک ئامادەیە و خەڵکێکی زۆر زۆر لە دەرەوە ئامادەن بترسن نیوەیان خەریکە ئەگرین کەی سەرمانە چۆنە بێت چۆن نابێت پرۆڤەی زۆر باشیان کردو فەوزایەکە لە دەرەوە با من بچم بۆ لای فەوزا و ئەمانیش بخۆین ئیشی خۆیان بکەن لاتەن چۆنە زۆر سپاس برنامه کورک ستار چەپڵە بۆ خۆتان اوكي ناوت اوكي نزمي لكيو لدفر بورز البريسا والله فرمو ممكتنا بلقي قلان ممكتنا بلقي قلان دچاند بول سر املا اوی 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 نبو من بجبلا نبو من بجبلا دستابتم آوا گلا تبقي داكر خينا دلا اوی اوی اوكي ستوب چیترت حاضر کردووە گۆرانێکی تر بس یارا من تو خاینی یارا من تو بدبخت یارا من تو ظالمی یارا من بس یارا من تو خاینی یارا من تو بدبخت یارا دکتۆر والله زي پێشنیارێک بکەم برادر ئەگەر گۆرانێکی بێژی لەگەڵ کاک حەمە بێکوت ژێنی بکی دەنگی خۆ بتەنیا بس یارا بەراو طبقە بدەتە يعني دنگێتە عیبی نییە یعنی بەس نزانم ئەزانێ یەک شت هەیە دەنگی تۆ زۆر باشە ڕێتمت باشە تۆنت باشە بەس شێوازی هەڵبژاردننی گۆرانیەکان
بۆ وا بێ کە ئێمە لە داهاتوو بەرنمەیەکی تر ئەەکەین تایبەت بەوەی کە لە بوارێ حەیران و گۆرانی فۆلکلۆر شارەزایە بێت هەم دیسان پێشنیارکەەوە دوایە توانی ناوە لەگەڵ دەرهێنەر بنووسی لەو مسابقەی تر شانس بۆ جەنابە زیاترە چونکە ئێستا سەریکەوی بۆ قۆناغی دوو تۆلانی نەتوانانی ئەو گۆرانانە ئامادەکەی کە ئێمەمانێ پۆپ ستارتێک دەرچێنین سەرکەوێنین باش نییە یاعلی لا ئێمە ناجیحی 100% هەرسێکمان ڕەمان لەگەڵ ڕائدەنگتە بەڵام باشتر تۆ خۆت خەڵبگری بۆ ئەو بەرنمەی کە دوای ئێراکرێ باش نییە نوعەتی دەنگت فۆلکلۆرە نوعەتی دەنگت زۆر خۆشە گەرمە احساسی زۆر جوانە ڕای من نازم وایە نا کۆڕکتیوی لە ئایندەدا حتمما بەرنمێکی بۆ ئێوە ئەوێت بۆ شێوەیە باش نییە زۆر سپاس بۆ بەشداری زۆر سپاس نەچوویت بەداخەوە وتیان چی؟ بۆ بەنامەیەکی دی چۆن بۆ ئامۆژگاریان چی بوو بۆ دێ باشە بۆیت کوچک و سڕۆ ناوە باشە باش بوو دەنگێت یالا باش بوو ئێستا تۆ چیەکەی مەسەڵەن کە ئەوان ڕەفسیان کرد وڵۆ دا بەردەوام بم طبعا وانە بێت بەردەوام بیت لە خوارشەوە بۆ ئێمە سازت لێ ئەدا و گۆرانی زۆر خۆشت لێ ئەدا و دیارە دەمێکە هوەری لە کاری لە بواری هوەرەوە کار دەکەیت و تیایت نەوەک هەر لە خۆتەوە هاتووی بۆ ئێرە بەڵام ئیتر هەر بەرنامەیە بۆ ستایلێک ئەگەڕێ بۆ شتێک ئەگەڕێ و ئیتر تۆ حەزەکەی مەسەڵەن ساڵێکی تر بیتەوانێ گۆرانەیەکی مەسەڵەن فۆلکلۆر تێکەڵ بکەیت بە مۆدێرنێک شتێکی وایە بەڵێ ئۆکێ ئێستا بچیتەوە بۆ کوێ ئێستا بچیتەوە بۆ کوێ کێش بۆ چ شوێنێک لە چ شارێکەژی هەس کوندێ پرێسل دەڤڕە بۆرزە اوكي من رئيس اسلام بس كي سيرك على ماله بله ش مروفي تا سردك ش سردك انا مروف دايك باب ايه اون سردك سلام عليكم بكين سلام بانا اوكي باش زور سباس زور سباس ناوی جەنابەت سەردار ئەمامین کاک سەردار حەمامین فەرموو کاک سەردار چی ئامادە کردووە گۆرانێکی مەزەری خەڵقی فەرموو لەلا ڕەشماڵی خێڵە لە نایە و دەنجی هۆڵە کچە کوردی چاو بەکل ئاخ بە چرپە و ڕاستی کاوە بە لەنجە و لایر چەند جوانە و ڕەوەستە لە دیلە خوورپەی مەستایەڕایم چەند جوانە و ڕەوەستە لە دیلە خوورپەی مەستایەڕایم گۆرانێکی ترمان بۆ بخۆێن ئەگەرەوێ بە یادی شەوانی ڕابردووی عاشق و سووتان دوو چاوی فرمێسک بار کردوون کەوت نەگریان دەنگم ئەخێکی کۆچاریە و گوێم لێگرا بۆ تۆ دەڵێم گۆرانی خەموو لێگدا بەڕان جانە بازار کۆتایی بێ تەمەن من پڕشادی و شایی بێ باڕەخی بێ عاشقی پاکمان تووشی نەفرەتی بێشو شرە مەقامێک والله مقام نازم حیران ئەگەر مقام نازانی حەیران نەزانی بەڵێ حەیرانەکە باش بڵێ دادەنێن بۆ گروپێکی تر مامۆستا ئەوجە نازان لە خۆ چۆن بێت ئینشەڵە باشە فەرموو بزان ئەگەر حەیرانەکە توانی ئێستا بڵێم حیرانەکە بەڵێ حەیران دەرێ ئۆکەی سپاس جەنابی شت پێم وایە ئەو شانسە دەبێت کە لە داهاتوودا بەرنمەیەکەین بۆ حەیران و بۆ ئەو ستایلانە بتوانێت بەشداری بکەیتەوە باشە باش بووی دەنگت خۆشە بەڵامەت پێت زیاتر خۆت ئامادەکەی هەوڵدە لە بەرنمەکانی داهاتوو باشە دوای لە لای دەرهێنەر ناوە بنووسێ و بۆ ئەو بەشەی تر تۆ توانی بەشداریکەیت ئەو چاچە ئەو لەبرانەکە بەکارێنیت ئەوانشی زۆر لەسەری کارکەیت
زۆر بەغەڵەتی بەکاری هێنیت ئەشێ زۆر ئەو توانە زیاتر پەروەردەی کە دەنگت باشە زۆر سپاس بۆ بەشداری سپاس دەرچووی دەرچووی یەس پیرۆزە وتیان چی وڵات زۆر ڕایە لە دەنگم بوو گوتیان بۆ بەش نەترسای گۆرانیکە چوونی وە ئێستاش لاقمە لەرزی ئەزانی بەس ئەدی دەستم بگرە ئەدەی ئێستا دەست نالەرزی بەس لاقمە لەرزی ئۆکەی لەبەرکە دووسێ هینما بە خەڵک ئەوەی دەست ئیتر هەسم بێکرد دەستیان ئەلەرزین چۆن وتت گۆرانێکە یعنی هەل خۆت یەکسەر وتتیان هێواش بتن جاوتە نا هێواش گوتمەوە چەند ڕۆژێک بۆ ئامادەم کرد بوو ئێستاش گوتم لە سەرخۆ هێ منم گوت ئەوەیە زۆر گرنگە زۆر خەڵکیان ئامادەی ناکەن یان لەبەرکە مەشغوڵن ئیش ئەکەن نەبێ زوو هەڵسن وانە زۆر هینێ یان درەنگ پێیان وتراوە ڕۆڤەشمان کردی لە بەیانیوە بخۆم برادەرە ڕاستەکەی تۆ لە خوارە زۆر بەڵێ سپاسانە دەست خۆش بێ ئێستا ئەچی تۆ ماڵەوە چیەکەی واللهی زەبت نازانم ئەگەر من بم ئێستا چم ئەخەوم نا هێوکەی سوورکراوە خۆم ئەوەم حەز لەیە ئەنجا چمە خەوم والله من لەوانێ بخەوم جا زۆر پرۆڤە بکە ئۆکەی ئینشاءالله وەکە لە خۆناغی سێمیش بتبینینەوە باشە زۆر سپاست دەکەم ئێستا مەسەلام لە کێکەین چ شارێک دەشتی هەریر گەشتی هەریر سیساوە سیساوە گەشێری سیساوە هەریر زۆر ڕێز سڵامان بۆ تێ پیرۆزبایی بۆ ئێوەش کە ئەم بەڕێزە لەو ناوچەیە دەرچووە هەتا کوونە کاتێکی تر بەڵێ من ناو ڕاید بڕانە لە دیانە دانیش ڕائید بەڵێ باش کاک ڕائید فەرموو وا مەزانی ئەم دڵی تۆ وەکو ئەسمان فراوانم بەڵام دەرکەوت ئاسمانی تۆ هەموو وەرزێ بێبارانم خەتایکی دڵ بێهی وای هەنیا خۆتت لا مەبەستە باشە دەنگت باشە بە زان گۆرانیش کە بە لە تۆزە کراوەتر بێت دەنگت بڵێ چەولەمە بە شەرمەکە لە چاوم سەردەمە خەکەم بینی گریاوم ریگەنوی لەوەی ئازاردەوم ئەگەر لیستی ببوورە لێت بوراو چەولەمە بە شەرمەکە لە چاوم سەردەمە خەکەم بینی گریاوم ریگەنوی لەوەی ئازاردەوم ئەگەر لیستی ببوورە لێت بوراو ئۆکەی شتێکی کەشمان بۆ لە بزانین دڵمان ڕازی کە بۆ دەرچێنی دەردی دڵی من زۆر گرانە دەردی دڵ دەردی دڵ لای تۆ ئاسانە دەردی دڵ دەردی دڵی من زۆر گرانە دەردی دڵ دەردی دڵ لای تۆ ئاسانە ناوت چی بوو؟ ڕاید ڕائید کێ؟ بورهان ڕائید بورهان ئۆکەی بەڕای من دەرچوویت هانی بەرهمێنیش هەر سێڕە دەرچووی ئافرم بە خۆناغی دووەم پیرۆزبایی لەکەین بەڵام خۆت باش ئامادەکە گۆرانی زۆر گەنجانەتر حرەکەت شەرم مەکە احتمام بە خۆت زیاتر بدا پرۆڤێکی باشەکەی تا خۆناغی دووەم زۆر سپاس پیرۆز پیرۆز حافظ دەرچووی بەڵێ زۆر کەیف خۆشی وەرێرەوە 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 ئۆکەی جاسەوای بکە دووبارە ناتوانم ئیشەڵا بۆ قۆناغی دوام گۆرانی تۆ ئامادەکەم ئەی چۆن تاو لای من بۆ سوپستان نا ئۆکەی باش بوتیان چیم وتیان زۆر باش بووی لیژنا هەرسێکیان وتیان ئێمە هەرسێکمان بەدڵمان بەدڵیان بووی بەڵێ و چۆنی دەست پێکرد نەلەرزی چۆنی وەستای قوت توشک نەبوو ناترسم من گۆرانی حەفلە ئەڵێم لە لای خۆمان بۆیە تەجروبەی هەیە ئەوەی زۆر گرنگە زۆر هەیە زۆر مناڵە و تەجروبەی نییە بەڵام تۆ تەجروبەت هەیە بەتەکیت ئافرین بەڵام هەر ئەبێت خۆی زۆر سپاس مەمنون وایە دە باشە کێ سێرەکە ئێستا لە ماڵەوە بەڵێ بەخوایی نازام ئەگەر هەر ماڵەوەمان بن کێ دایک باوەک
هەمویان تۆ سەلام لە چ شارێکەکەی بۆ چ شارێک سەڵاو بنێری بۆ سلێمانی لەبەرەوەی خۆشەویستەکەی منی لێە اوكي سوس باس باي 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 ناوت شهيد سعيد دانشتي سورة شهيد سعيد دانشتي سورة شهيد سعيد بله بۆ ناوت شەهیدە والله نام شهيد زۆر باشە دەی وای دنیای تو ببخته نزداج مال سر تخته وای دنیای تو ببخته تزال مال سر تخته مروج ندی چه جار وقتی وارام ببیتن ببختی ئەگە بتوانی گۆرانێکی سەرەیە مامۆ بڵێ سەرێ؟ ناو خۆت شەهیدە و گۆرانەکەیژە بەدبەختی و سەختی و فقط یەک شت هەیە کە باشە کراسەکەت زەردە ئەوەیش لە پشتۆ زەردە گۆرانێک مامۆ بخێنە ورا قربان آرامی دلان شتد کردم ورا قربان آرامی دلان شتد کردم ورا قربان شتد کردم عقلت بردم سوتم ورا قربان شتد کردم گۆرانێت خۆش بۆ هەڵت بژار دەنگ گۆرانێکی زۆر خۆشە باشی ژوتت بەڵام بەڕای من تۆزە کاری لەسەر دەنگت بیکەی باشە بچۆ خولێکی مۆزیک لە سۆران ڕێزاری کرمانجی لەوێ مامۆستای لێ فێرتان بکەن باش نییە ئێمەش چیمان پێکرا بۆتان بنێرین یارمەتیتان دەین لێەوە زیاتر پەرە بە تەنگتان بدەن باش نییە شانس بۆ جاریشکە ئینشاءالله سپاس زۆر سپاس چۆن بوو؟ وتیان چی؟ وتیان دەرناچی وچی؟ والله دیارە تاو خۆم ئەمە لەبەر دەنگەکە بوو لەبەر گۆرانیەکە بوو لەبەرەوەی کە پرۆڤەت نەکردبوو ماڵ بژارد بوون بەتاوان ڕێناکەوێ ئۆکەی اینجا ئێستا چی فێر بووی لەوانەوە ئەمژگاریان چی بوو؟ ئینشاءالله بە بەرنامەی داهاتوو ئینشاءالله خۆم ئامادەکەمەوە بە گۆرانیەکی تر و بە شتێکی بەڵێ ئینشاءالله زۆر باشە زۆر سپاس کاتێکی خۆش ناوم بارزان فەرسەد دانیشتوی گوندی ئیسقەلم سەر بە قەزا مێرگە سۆری دانیشت گولا ولاتم بو نورا جیهانم بو سرحندانا گل ما کردا بو او آمدم بو او سرحدم بو دون امریکا ورد ورفین دارم گلا سری چیا ورخا سری چیا دون امریکا ورفین دارم حسرت آگلا درمان دلنا گاورفین دارم دەنگێتە نەخراپە لە طبقەی خوارێ طبقەی سەرێ نەشاز دەبە وی دلوی لوی 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 آخ دلوی لوی 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 دلولو محمد نابر بنو دلوی لوی 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 وی دلوی لوی لوی آگر بکه مالا ورومیا در بکی محمد من دانه دلوی لوی 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 دلولو محمد نابو سپاس کاکە سپاس هەر بە بڕێ منیش نازانم زە دوکتەر هەر دایان بنین بۆ ئەو پرۆگرامەی کە ئەبێت بۆ فۆلکلۆر و لاوەکو کەیفی خۆیە ئەو هەرە بەڵێ بەشدار بە لێ دەرێ ممکنە باشتر بێ بەڵێ
زۆر سپاس هەوڵ دە جاریشیکە زیاتر پەرە بە دەنگتە باشە سپاس بۆ بەشداریت ئەمە چیت وە چیت کرد چۆن بوو دەرنەچوو میان هێش بڵێن نیان هێشت ئەخر لەوانە بی بۆ ئەوان ئەوە بوو بەهەی ئێمە یەکسەر گوێمان گر ئەمە بۆ بەرنامەیەکی ترە بۆ ستایلێکی ترە زانی چه شتێک هەیە با بڵێم من ئەوە نییە کە لێرە دەرناچم بەس من هەر بەردەوام بم ئافرین مەبەستەکەش ئەوەیە خۆ دەرخستنە وەکو چۆن بڵێ تاقیکردنەوەیەک من یم خۆم تاقیەکەمەوە 1001 نوع بەرنامە هەیە وانە با بگرین لە تەلەڤیزیۆنیەوە بێ کۆنتڕۆڵ هەبوو لە شوێنێکی تر بەرنامەیەکی دانیشتنی پیاوان هەبوو وانە ئەو هەستەی هەمە دەری ببڕم دوو وەرانی وتیان بەس آخر با ئەوەی هەمە بتوان بڕوابکە لە ئەوروپا بۆت نییە یەک گۆرانی بڵێ زانی بۆتەی چەند بڵێ یەک کوپلە لە ئەوروپا یەک کوپلە لەبەرکە هۆڵەندا نمونێ هەیە ئێستا هەر بە زمانەکەی خۆی نازانی گۆرانی هەر بلێ ڕاستەکەی چۆن نەزانیەوە هازانم سەر هەیە ڕاستە ئافرین بەس ئەمەیەکە ئەوان بۆ ستایلێکی تر ئەگەڕێن و بۆیە یعنی حەزیان نەکرد لەو بوارەوەتیایە بەردەوام بیت بەڵام من زۆرم پێخۆشە کە تۆ هەر بەردەوام ئەبیت هیوادارم جارێکی تر بتبینمەوە لە بەرنمەیەکی تر بێ فۆلکلۆر بێ کوردی بێ نازم چ نوعێک بێت یان مۆدێرن بێ بێتوانی و بەردەوام بیت لەبەرکی مە گەنجی و کۆتۆمان پێویستە ئینشاءالله حتمانێ وان بە ئەوانی کە دەریش ناچن بە قەلق نەبن بەخۆیان ڕاگر بن تند با لێرە دەریش نەچن شوێن زۆرە ئەگەر ئەو کۆمپانیا کۆڕەکش نەبایە لە چێ برین گۆڵانی هیچ شوێن نییە ێگەی جاهیوادارم شتێکی زیاتر بکە حکوومەت ئێمە بتوانین لەو شوێن دەربچین ئێرانە بیت ڕاستەکەی من زۆر سپاس دەکەم من ناوم جەواد سەلیم قادرە لە دیانە ڕاهەتیمەوە فەرموو بخێر بێ وەرە پێشەوە تۆزی دێ شیرین دەڵال تەنابینم هندی چاوام دگرینم شیرین دەڵال تەنابینم هندی چاوان دگرینم شەب و ڕۆژا وەزنالم یە دڵکولۆ برای بەڕێ زۆر سپاس زۆر سپاس ئەتانی گۆرانێکیشمان بۆ بڵێیت گەلۆ نەبەن 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 ون خودەیا زۆر سپاس بەڕێ من نا هەوڵ زیاتر باشە ڕایهێنن لەسەر دەنگت بکە تەمرین زۆر گەنجی بۆ جارێککە شەنستە بێ سپاس سپاس دەرنەچی دەنگت خۆش بوو دەرنەچووی لەبەر چی وتیان ئیشەڵا لۆ ساڵێکە دی زیاتر پەرمان بخۆدەین بۆ ئەوەی مۆدێنتر زۆرتر شتێک بێت بۆ ئەم کاتە نەخێر ترسم نەبوو هیچ ترس نەبوو نەخێر ئافرین من هیوای سەرکەوتن بۆ دەخوازم خواحافیز نهاد جاسم قەزای سۆران جاسم بەڵێ نهاد جاسم بەڵێ چیت بۆ ئامادەکردوین خۆی تو سێ مەقام نەگە ئامادەی بەباشی ئامادەم وەکو خۆگۆڕین و فۆرم و ستایل باش هاتووی بزانین دەنگت گۆرانیەکە چییە یاڵا گەلۆ نەبەن 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 این خۆدە یارە من نەبەن گەلۆ نەبەن 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 این خۆدە یارە من نەبەن این زاننە ژیانە منە پشتی بەز دەبم ئۆکەی گۆرانێکی تۆزێ سەریعمان بۆ بڵێ باشە دەنگت بزانین
تجبیر ناکم هتا بمرم تجبیر ناکم دناوا گریوی ناتدام هر دی سوجم غماناکم هر دی سوجم غماناکم ببرك هكا طبقة نزم تربك يا زيرة عين قوراني تجبیر ناکم هتا بمرم تجبیر ناکم دناوا گریوی ناتدام هر دی سوجم برای من اوكي دەرەچیت بۆ قۆناغێت و دەنگی زعیفە وەکو قۆت و پاوەری دەنگی زعیفە بەڵام باشە بله تۆنی یۆری بەس کاری ناوەکەت کەرەوە نیهات جاسم قەزای سۆران نیهات جاسم دەرچووی بۆ قۆناغی دوم پیرۆز دەرچووی اوكي خسێریکە قیافی هەموو شتێکی قژی چاوی زۆر سوپرستارانەیە وەرە ئێرەوە بۆمان باسکە چی بوو وتیان چی باش بگوت دەنگت باشە بەس بەڕێک زایفە محاولەیەکی باشتر بیت ئێستا تۆ بابزەم وەختێکی زۆرت هەیە تاکوونە پرۆگە بکەین وڵی نازانم کەنگی دەست پێ بقۆناغ دوومێجا وابزەم مانگێکی تر گە مانگێک بی باش مانگێک مانگونیوێکی تەوا گەنبی جا دوو گۆرانی مۆدرن هەڵبژێرە هەڤڵ ئیبراهیم بلند ئیبراهیمێک بێت یان نازانم هینی میرا بێ هەڵدێر بینی سوپرستارەکان خۆی ئێرە دەشنێ ئەوشە بێ منە دەشنی باش دە باشە من ڕێز و سڵام بۆیە هێلۆمپا چییە؟ هێلە هۆپا هێلە هۆپا وەکە تۆ بۆم ناهەڵێ هێلە هۆپا ئەنجا یۆنانی کاچم بۆ حەفلە هی بوو کوزاوی قاپەشکێنن هۆپا یعنی هۆپا دەی وەرە ئۆکێ هێلە هۆپا من ناوم ڕزگار ئەحمەد لە بلێەوە هاتووم دەبرو تازەکێشانە جانا من دەخیش و قەلەم لێدانە زەریا من نەگوت گازندانەکە جانا من باری خەماتە گرانە زەریا من نەگوت گازندانەکە جانا من باری خەماتە گرانە زەریا من گۆرانێکی تر موالك أخذ ورا 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 علي ورحالي ليلة حليم ربان مقول خلقي المشرين أخذ ورا 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 لي ورحليم زۆر سپاس دەکەم بتوانە گۆرانێکی سەریعتر مامە بڵێ بزانین دەنگت هێشتا ماوێتی نجارك هزار جارا خزيال اوانشين وراه نجارك هزار جارا خزيال اوانشين ورا هذي دارم جانا من بخوش كان يدبوهارم هذي دارم جانا من بخوش كان يدبوهارم أداء باشا أداء بس دنگ نسبة ما صافيني وایم بەسبەت میشارۆکو دکتۆر هەوڵ بدە ڕاهێنان زیاتر لەسەر دەنگتکە باشە عمرت چەنە 25 هێشتا گەنجی ساڵێکی کە ئیش لەسەر خۆت کە 6 مانگیکە بەرنامەی داهاتوو بەشداری کردەوە باشە زۆر سپاس.
اوكي خيرا خوتن حاضر كان بڵێن 1 2 3 4 5 هەناسەیە خوانیە طبيعية بۆ جەنابەت تەبیعیە بۆ تۆش تەبیعیە اوكي ئەوان ئێستا ئەچنە ژوورەوانێ و کە هاتنە دەرەوە ئەچین بۆ لایم زین چۆنێ بێ باشە سلام خوشی ناوچێت دلێر سوڵتان خەڵکوێنێت خەڵکی کوێنێت مەسیف مەسیف اوكي عمرت چەنە لە 18 مولد چەنە ینی 91 پۆلی چەنی 6 شەشی چی وێژەی ناو باوکو چێت سوڵتان نەدایکۆ ناو دایکۆ ئایان ناو خۆشکۆ مشکلە نیە باشە چی بۆ ئامادەکردی ماڵتانە لەکوێنە ماڵتان لەکوێ هەی من هیچ تێ ناگەم نازم باشە گۆرانێک وا بۆ بڵێ گۆرانێک ئەو تاکوتە نەترسین لەگەڵتەوە قسەت کە بێترس گۆرانی بێت بێزاریە 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 ئەو ژیانە ناچاریە ئەو ژیانە ناچاریە بۆ من نەبووی خۆشەویستم بۆ من نەبووی دنیا چیە دنیا چیە دنیا چیە دنیا چیە بۆ ئەوە غەمگینیت ئەوەندە ناومید چی بۆ چی ڕوویداوە وەڵڵا هیچ گۆرانێکی ترمان بە بڵە گۆرانێکی گەنجانە لە ڕێی مەکتەبە شاید لەبیرم چووە نازانم چی لەبیری چوو گۆرانێکە وەرە پێش وەرە پێش وەرە پێش وەرە پێش جلەکانت وا گۆڕیوە زۆر جوان خۆتە گۆڕیوە گوتم ئێستا شتێکی تازەمان بۆ وەرە پێشتر وەرە پێشتر دەی وینا نەجدل تەدگەل من کرد تەو دلە برین دار کرد بوچی یارێ تەزوش بیر کرد یارێ یارێ بێقەرارێ یارێ یارێ وین دژوارێ طبقة جير بقورة عيني قوراني فينا نجدل تدقل مكر تودلا برين دار كر بوچي سپاس قوهيت باشا أداء جي وبروحيتك باش تدبجي ليه دنجيتها نختك صافينية بەڕای منیش ئەبێ زۆر ئیشکە لەسەر دەنگت باشە هەوڵ زیاتر پرۆڤە بکە باشە بەڵام تو خۆت و زۆر جوان گۆڕیوە یانێت ئەو جلانە لە کوێ دێ ئێستایلتە لە کوێناوە ئەو موزیکیشە گوێ بگرێت تۆزێ چی یانێ ئەو موسیقا کە ئەو جلانە کە تۆ لە برت کردەوە ئێستایلە لە کوێ هاتووە تۆزێک موسیقینەوەی گوێ بگرە بزان لە دەرەوە کوردستانیش چی ڕوئات باشە فۆلکلۆشتی وایە بەڕاست جوانە منیش فۆلکلۆرم خوێندووە منیش مەقاماتم خوێندووە بەڵام ئێستا شتێک تازە تۆ نازانی لەبەرت نییە وانە لەبەرتە شتێکی چۆنانی نوێ ئەرێ یەکێکی بلنتی برایم کێ بلنتی برایم دێکەنگی هەی ئەوە چەند ژێوان دەدان و تو نەهاتی دێکەنگی هەی ڕۆژ و مەه و ساڵ دەرباز بوون تو نەهاتی ما هەر بێژم پرسیار و بەرسەخی زۆر باشە زانی دەنگت تۆزە پەروەردەی زیاتر ئەوێ باشە شانست بۆ بەرنامەکانێکی ئینشاڵڵا سپاس بای هی دەرنەچووی وتیان چی دەنگ نازانم دەی پەروەردەی دەوی چی ئۆکێ قەیناکە عمرت چەند ساڵە 18 ساڵی ئێدە ساڵێکی تر کەی بوو بە 20 ساڵ کەی بوو بە 21 22 سی باشە وای لێ بکەین لە سیش بۆ سەرۆتوانی وانە ژیانەوە نییە مەسەلە من دوای 18 تر تاو ناتوانم زۆر کوڕێکی زۆر ئەوەیت
جوان کیلیت دەنگی شت هەر زۆر باش بوو بۆ 18 ساڵی بە زۆر شانازی بە خۆتەوە بکەین کە لەم تەمەنەیە بەتەنیا بەبێ دایک بەبێ باوک بەبێ برا بەبێ خوشک بەتەنیا هاتووی بۆ ئێرە کەس نییە دەستێکت بگریان پشگیریەکت بکە بەڵام هەر چۆنێک بێ هاتووی نەترساوی گۆرانی دووتوە بێ شانازی بە خۆتەوە بکەی بە ناوی خۆ ئۆکەی باشە گوڵەکەم وعدم پێی بەردەوام بیت ئۆکەی بای بای ناوم هەکار غەفۆر لە سووران ناتوی فەرموو پەشیمانم پەشیمانم خودێ یارێ پەشیمانم ئەس چی بێژم بە فەلەکێ حاڵێ ئارا خونەزانم ئەس چی بێژم بە فەلەکێ حاڵێ ئارا خونەزانم گۆرانی کرێزە گۆرانی گۆرانیکی تر بڵێ از غریبم شکنی یاره از این کرم گۆرانی بڵێ گۆرانی بڵێ هلی نامن وز بحالم لتدورم گۆرانی بڵێ گۆرانی گۆرانی لومانەکەن گەلژی خەماوە نفس شتا زاني گۆرانی بڵێ سەریا بێ هەمووی نفس یەک شتە تۆ یڵێ سەرێ بێ سەریا بێ من ديت قيزك ناسك ترد صالي حوشا مالا بابي خود مالي وزيت بكم حوشا خير خاني وزيت بكم حوشا خير خاني امان امان رندي امان 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 جاني امان امان دلي منا ناسك تو يتدا دل شبرته يكت يا اشقيدا بحرابيني ازيكت ابتدا باور بك تو يا دل منا زۆر سپاس بێبەڕێز بەڕای منی شار بۆ ئەو بەشی پرۆگرامی مەخامات و لاوک دەبێت برۆ مەرحەلەی دووەمین ئیشەی زەحمەت بەڕای من ڕاهێنان زیاتر لەسەر دەنگت کە باشە توانایەکە تێدایە خۆت ئامادە کردو ئافەرم زۆر باشە بەس بتوانە زیاتر پرۆڤە بکە سۆلفێجی موزیک وەربگرە دەنگە تۆزە پەروەردە بکە زیاتر باشە دەنگیت ئەگریت زۆر سەزان تۆزێ شرسی بەڵام ئافەرم زۆر سپاس بۆ بەشداری نەنار جریان ترس نییە زۆر بێ ئەوانە کە تێن گۆرانی ئەڵەن هەروایەڵێن نازانم چییە باش سپاس وتیان چی؟ باش ئامادە بکە لە داهاتوو بەس بەڵام دەرنەچوم بەداخەوە بۆ داهاتوە توانی خۆت باشترکەی و تەجروبەیەک بوو وانە چۆن بینیسی مرۆ وڵای احتیادی بوو زۆر خۆش بوو بەڕاستی بەرنامەیەکی زۆر خۆشە هەموو پێم خۆشە هەموو ساڵێک بە خۆشی بکرێتەوە هەموو بۆ گوتگەلی کورد من زۆر سپاسی جەنابەت دەکەم کە ئامادە بوویت لێرە و زۆر حەزەکەم چ شارێک ئێستا سێرەکە بەڵێ وڵای شار هەرچ شاری خۆمامی کوردستان بەڵام لەکوێوە هاتووی ئەمن لە سووران هاتوومە لە سۆرانەوە سۆران سەلام ئۆکەی من زۆر سپاس دەکەم ناوت دڵشاد عەبدولواحید میرۆشی لە سۆران چەند ساڵ دەگات دڵشاد تەمەنت 31 ساڵ فەرموو کاک دڵشاد لم قريب وبروم لم قريب وبروم ما يا ميسي تنيا
بابارمي سواولك بنيم أرام تردبم والله بواه جداهي. ئەتوانی بەرانکیشمان بۆ بڵێیت؟ بێوەفا قەد مەگرن بەیار خۆیان یەکێن دۆستیان نەزار. بێوەفا قەد مەگرن بەیار خۆیان یەکێن دۆستیان نەزار. لە نێو عاشقان بووم شەرمەسار ئابڕووی برهدم بە یەکجار. لە نێو عاشقان ئۆکەی گۆرانی شتر بڵێ سەریع تۆ شتێکی گەنجانەتر بڕۆ دووربە لە عاشقی من لە ئەوین و لە سۆزی من. بڕۆ دووربە لە عاشقی من لە ئەوین و لە سۆزی من. نەکەی بێت و بشێوێ ئەوەنە ئەوە بگۆڕە شتێکی سەریع شتێکی سەریع شتێکی سەریع سەریع ئەوە باش نەوت لەو گۆرانێ لە یەکەم و دوم باش بووی لە سێم خراپ بوویت باش خاو بزانێت. ئەم جارش ئاڵێم وازم لێ بێنە ناوەرە سەرڕێم نابم دوێنە. ئەم جارش ئاڵێم وازم لێ بێنە ناوەرە سەرڕێم نابم دوێنە. لە دوای چی ئێستا لە من نەڕوانی بۆ هەڵەت کرد و بۆ پەشیمانی. لە دوای چی ئێستا لە من نەڕوانی بۆ هەڵەت کرد و بۆ پەشیمانی. ئێستا بێبەش باشیت لە مەقام شتەکان باشتر بوویت بێتاقەت بوویت چێ هیلاک بووی ترسی نەوەڵا بەڵام هەز دەکەم مادی بوون یەکەم بۆ گۆرانیان بداوە. ئەها شانست بەڕای من ئەتوانی دەرچی بۆ قۆناغی دوو ینی نەکەوتو دەلامان نەخۆشم داوا لێ بڕ دەکەم بەڵام شتێکی ئێمە لە دوهاتوشین زۆر نزیک بەرنمەیەکین بۆی کە مەقام و حەیران و ئەو شتانە بە باشیەڵێ بۆ ئوستایلە پێت خۆشە ئینتخابت کەین بۆ ئەو بەشە بڕۆیت بەشکەم بتوانی یەکەم بی یا سەرتکەین لەم بەرنامەی بە قۆناغی دوێمە و کاتێتر منافەسا کە بە قوترە بێ کامیان خۆت اختیاریکە لەم بەرنامەیەبی باش بەڕای لەژنە پێم وایە ئەتوانی باش بس هل كون تقديمي لوكو حيران جيبك ناوي كاغشات كي موتانا ترسن بەڵام نەخۆشی والله هەر کەسێک کاتوتی نانم نەخواردووە نەخۆشم. ئەوکە کاگەڵشات پیرۆزە سەرکەوتیت بۆ قۆناغی دوو. دەرچوویت؟ من پیرۆزبایەکی زۆر گەرمت لێ یەکەم وتیان چی بەجەنابێت؟ ئەوتیان ئینشەڵا سەرکەوتیوە بی و هەوڵی باشتر بەڵام داوا لێ بردنم کرد چونکە کۆخم هەبوو سینگە ماڕوڵات دەنگەکەم زۆر شتێکی ئەتیادی لە هەموو شوێنێک هەستەکەم شتەکانم هەمووی نو بوو بەرهەمی نو مادی بوونەکەم پێوە کردو زۆر گرنگە شتێکی تازە پێش بەس دەشنی خان یەکش زۆر دڵخۆشم دەکا پیرۆزبایی لێکم کە دەرچویت هیوادارم کاتت هەبێت کە بتوانیت لە تەنیش ئیش و کار و ماڵ و شتەوانەیە بتانی پرۆڤەش بکەیت لەبەرەوە زۆر زەحمەتە لێرە هەموو گەنجەی لێرەیە ئیشەکەن مەکتەبیانێ ناتوانن پرۆڤە زۆر بکەن هیوادارم بتانی پرۆڤە بکەی بۆی کە باشتر بە قۆتر بێتەوە ئۆکەی بای بای خۆشەویستان لەوانە بێ ئێوە هیلاک بن دەمێکە دانیشتون لەگەڵ ئێمەی خۆشەویست بۆی کە بزانن کێ دەرچێ کێ دەرناچێ کێ ئەچێ بۆ قۆناغی دوو کێ ئەڕوا بۆ سێ ئێمە بەردەوامین یەک تۆزمان ماوە هەتاکوونە ئەم بەرنامەیەش کۆتایی پێبێت بەڵام یەک تۆزی تر بمێنمانەوە لەگەڵ ئێمەی خۆشەویست لەبەرکە تۆزێکتر پێتانڵین کەیتر دەرچووە بای بای
نزار ستار دانیشتوی خەلیفان. کاک نزار زۆر تووڕیت نەخێر تۆ چی بووە؟ کەیفی خۆ چی بڵێ؟ نا هیچ زۆر تووڕیت نا دەزی فێر بکەن فەرموو يا بالا مني هاي لاقني الدنيا خمان خدات بير نبي كشكني اروندي كشابر شي بلغ نبارين نارنا من بات كور نبي هاي لاقني بچلي گرمي بيابين نسكن نارنا من دات رش نبي كشكني وزي خبر نهم دكان وقيسريان وباجر عياب كمرك قال زيرو زيبوكن كوچرا خوابين بدم پشتي نابا بالوغرا داتوس دور نبيكني کاک نزاریان زۆر سپاس ئەتوانی گۆرانێکیشمان بۆ بڵێیت بەڵام زۆر جوانەڵێتی گۆرانێکمان بڵێ مامي جيان بوچيه فيانا تالي قال نبي دل جاري مريا هردم تو تيدا نبي مامي جيان بوچيه فيانا تالي قال نبي دل جاري مريا هردم تو تيدا نبي اوكي کاک نزار ئەزانی دەنگە زۆر باشە بۆ ئەو ستایل و شێوازە ئەبێ کە لە داهاتووی من بەرنامەیەکەکەین تایبەت بە فۆلکلۆر و حەیران و ئەو بەشە ڕای من وایە تۆ بمێنی تۆ بۆ ئەو بە بەرنامەی تر باشە هەر زۆر باشە فەرموو گۆرانیکەش بڵێ ياري بس من دلنا مالي بيوتا ياري بس من دلنا مالي بيوتا وابزار ويا بما اخسير بجناتا ايدي بس زرباني بجناتا باشا رايتو هاني بەڕای من زۆر لە تۆن خارجە بێت هەر زۆر زۆر سێتەرەت بەسەر دەنگی خۆتانیە دوی ئەول باش بوون زۆر بەوت بچی ئەو مۆسابقاتی باشترە بۆ حەیران و مەقام بۆ تە مناسبترە بۆ تۆ مناسبترە ناتوانین تۆ لەگەڵ کەسێکی تر کە شێوازێکی ترەڵێ بتوانانی منافەسەی بکەی باشترە بۆ وێنەی تر نای خۆت لای مخرج بنووسە بۆ بەرنامەی تر باشە ئەکەمان لێ نەبوو بەدەم و چاویا دیارە دەرنەچوویت ئۆکەی من داوای لێبوردنەکەم وتیان چی؟ احتیاجە بەڵێ وەڵای وتیان تو زۆر چێستۆ سەر فۆلکلۆر لە بۆ بەرنامەش کە داهاتی و تۆنی بەشداربی لەبەر کە بەرنامێکی تریش ئەکەن ئەویش بە فۆلکلۆر بۆ بەێ ئۆکەی بەس باش وتت باش وەرە بۆیە پێشیانوتی بۆ بەرنامەکە ئارێ وەڵا و ئەمە هەر تاقینکردنەوەیک بووانە ئەتوانی لە بەرنامەکەی تر بەبێ ترس و بە هەموو شتێکەوە ئەو یەکەم جارێککە باشتەوە من هیوای سەرکەوتنە بۆ خوازم هەر سەرکەوتوبی زۆر سپاس کە لە بەیانی شەشەوە هەڵساویت و ئەلێرەوە ساوی لە کورسی خۆ دانیشتوی هاتووی هەتا سەرت هاتوو بەم ئێوارە درەنگە زۆر سپاس دەکەین کاتی خۆش بای بای سمير طيب فهمك سمير بسكت زرافين وكريحانا دبدابين اوي 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 ريكت بخنافين جيان بري قلابين اوي 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 كيد زربهينا جيان كندي بلابين اسمرا مجياني شاب رشام زۆر دەنگت نەشازە بەڕای من ئەزانی چی بکەی هەوڵ لە باشە زیاتر پرۆڤە بکە ڕاهێنام کە لەسەر دەنگت حەز لە گۆرانی حتمەوە نیە بۆیە هاتووی بەشداریەکەی گەنجیت ماوەت ماوە ئەتوانی پەرە زیاتر بە دەنگت بدەیت باشە
عاجز نابی عاجز نەبوویت دیادیان گەلێک ئەزانم ترسیایشی هەرێ وەڵە ترسم ئەوەل جارە تەمان زیاتر هەوڵ بدە بۆ جاریش لیشە سپاس برا نابێت بگری ئۆکەی وتیان چی بەخۆ گوتیان پرۆڤە پێویستە لەوت و ینی پرۆڤای بکەیت زیاتر هەوڵ بدەیت دەنگت شەک نەشازی تێدایە من گوێم لێ بوو دەنگت نەرمێکی جوانی تیا بوو بەڵام ئیتر ئەوە شەیە ئەبێت بەڕاستی ئەم ترسیامە ئەوە جارە لە پاش ئەمرای گەلێک ترسیام دەلەرزیمەوە ئەوەش جارشکە ئینشاءڵڵا بەرنامەشکە ویان گوت پرۆڤای بکەوت زیاتر وەرەوە ڕاستە لە بەرەوەی کە تۆ توانەکەت تایە و شکڵەکەت هەیە و مۆدێرنەکەی تایە بەڵام هەرەوە نەبێت زۆرتر خۆتی لاکتە من زۆر سپاس دەکەم و شانازیش بەخۆشتەوە سپاس بۆ تۆش یاتشماندی بوو لەگەڵمان زۆر سپاس گەلێک سپاس ئۆکەی بای